سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن بە هیوای تەندروستی و لەشساقی و دڵخۆشیتان بۆ دەخوازم. بەڵێ قوتابی خۆشەویستەکان لەوانەی ڕابردوو گەیشتینە پێوانەی بارستایی و کێش لاپار 168. لەوانەی ڕابردوو باسی جیاوازی نێوان بارستایی و کێشمان کرد. ئێستا دەینە سەر پێوانەی بارستایی و کێش و ئەو یەکانەی کە بەکاردێتن بۆ هەر یەکەیان. بەڵام پێش ئەو کاتە سەیری ئەو وێنەیە دەکەین، دەبینین ئەمە دوو پێکاتی جیاوازن. یەکەمیان کە ئەسفنجە، دووەمیشیان خشتێکە بە قەبارە وەکو یەکن. بەڵام ئەگەر بین ئەو ئەسفنجە لەگەڵ ئەو خشتە بخینە سەردەستمان، دەبینین لای خشتەکە دەستی ئەو دەستەمان کە خشتەکەی تێدایە قورسترە وەک لەوەی ئەسفنجەکەی تێدایە. بۆچی؟ چونکە بڕی پێک هاتوو یاخود بڕی بەکارهێنرا لە خشتەکە زیاترە وەک لە ئەسفنجەکە، کەواتە بارستایی خشتەکە زیاترە وەک لە بارستایی ئەسفنجەکە. لەبەر ئەوەش هێزی کێشکردنی کاریگەر لە سەر خشتەکە زیاترە وەک لە هێزی کێشکردنی ئەسفنجەکە، کاتە کێشی ئەسفنجەکە کەمترە و سووکترە وەک لە کێشی خشتەکە. دەینە سەر چی؟ دەینە سەر ئەو یەکانە. یەکەمیان یەکەی جیهانی بۆ پێوانەی بارستایی سێدانەیە، زۆر گرنگن. یەکەمیان کیلۆگرام، دووەمیان گرام، سێمیشیان میلیگرام، کە دەتوانێت بەکار بێتن بۆ پێوانەی بارستایی هەموو تەنێک لە گەردووندا. دووەمان هەیتمان کێش زۆر گرنگە، پێوەری هێزی کێشکردنەوە بە یەکەی جیهانی هێزە دەبڕێتن کە ئەویش نیوتنە. بۆ ئەوەی کێشی هەر تەنێک لەسەر ڕووی زەوی بدۆزینەوە پێویستمان بە یاسایەکی بیرکاریە، بەڵام ئەویش مەرجێکی هەیە. مەرجەکەشی چییە؟ بارستایی تەنەکە زانراوە بێتن. یاساکەمان دەڵێ کێش کە گوتمانێکەکەی نیوتنە یەکسانە بە بارستایی. زۆر ئاگادار بن قوتابی خۆشەویستەکان، گوتمان بارستایی سێ جۆر لە یەکەمان هەیە، گرام، میلیگرام، کیلۆگرام. بەڵام لێو یاسایە تەنها کیلۆگرام بەکاردێنین، واتە ئەگەر لە پرسیاری بیکاری گرامی دابوو یا میلیگرامی دابوو ناتوانین ڕاستەوخۆ بەکاری بێنین، بەڵکو دەیگۆڕین بۆ کیلۆگرام. اینجا دێین لەو یاسایە بەکاری دێنی. جارانی دا نیوتن لەسەر کیلۆگرام کە ئەوەشیان یاسایە دەبێت لەبەری بکەن، لەوەک لە پرسیار نادرێتن. وڵای هەرۆکلیوکانش پرسیارمان هەیە لێ بخۆڵەوە، دەڵێ ئەو یەکە باوانەچین بۆ پێوانەی بارستایی بەکاردێنرێت، بەس بارستایی باز دەکاتن، کاتە دەڵێن گرام، میلیگرام لەگەڵ کیلۆگرام. ڕاستەی لەگەڵ بیکاریمان هەیە، پرسیاری بیکاریە گۆڕینی بارستایی بۆ کرد بەتە یاسای کێش بەکاردێنین. دەڵێتن کێشی قوتابیەک بە نیوتن چەندە؟ ئەگەر بارستاییەکەی زانراوە کە 45,000 گرام بێتن، سەریکەن لێوانە بە گرامی داوە، گوتمان نابێت ڕاستەوخۆ بەکاری بێن، بەڵکو دەبێت بیگۆڕین بۆ کیلۆگرام. اینجا بیکەین بە لەناو یاساکە بەکاری بێنین. هاکەشەکە دەنووسینەوە، بەڵام گوتمان پێش ئەوە دەبێت بکەین بیگۆڕین کە گرامی بکەینە کیلۆگرام، هەرۆکو زیادە دەزانن لە قوتابخانە فێر بوون. و هاکەشەی گۆڕینی بارستایی بۆ کێش، گوتمان کێشێکسانە بارستایی بە کیلۆگرام جارانیدا، و هەردوو ژمارەکە هەمانە جارانی دەکەین کێشی قوتابیەکە دەدۆزینەوە. یەکانش بە هەمان شێوە هەردوو پرسیارەکە بەو شێوازە شیکار دەکرێت. دێنە سەر بارنەگۆڕین. بارنەگۆڕین دەتوانین بڵێنێکی کە لەو سیفەتانەی کە چەند بەرگری دەکات بۆ ئەوەی پارێزگاری لە بارودۆخەکەی بکاتن، واتە ئەگەر جوڵاو بێتن وا بکات بەردەوام بجوڵێتن و نەوەستێتن، و بە پێچوانەشەوە ئەگەر وەستا بێتن وا دەکاتن کە هەمیشە بە وەستایی دەمێنێتەوە، بەمەرجێک ئەگەر هێزێکی دەرەکی کاری تێنەکاتن. بارنەگۆڕین چیە؟ ئارەزووکردنی تەنێکە لە بەرهەڵەستیکردن بۆ جوڵاندنەوەی ئەگەر وەستا بێتن و بۆ گۆڕانی بڕی خێرایەکە یان ئاراسەکەی ئەگەر جوڵاو بێتن. یاسایەکمان هەیە دەڵێ تەن بە وەستایی دەمێنێتەوە ئەگەر هیچ هێزێکایی تێنەکات، بە هەمان شێوە تەنیشمان هەیە بە جوڵاوی دەمێنێتەوە ئەگەر هیچ هێزێکی دەرەچی کاری تێنەکات. دێنە سەر پەیوەندی نێوان بارستایی لەگەڵ بارنەگۆڕین. گوتمان بارنەگۆڕین بەرهەڵستی تەنێکە بۆ ئەوەی بارودۆخەکەی خۆی بپارێزێتن. بزانین بارستایی کاریگەری هەیە لەسەر بارنەگۆڕین. بۆ نمونە ئەو وێنەیە دەبینێن ئەگەر تێبینی بکەین زۆر پڕە و قورسیشە پاڵ پێوەنانی. ئەگەر بۆ نمونە بەتاڵ بێتن، ئایا کامیان ئاسانترە؟ بۆ نمونە ئەو عارەبانەیە کە بەتاڵە یان کە ئاوا پڕە و بارستایەکەی قورسە؟ وەڵامەکەمان دەڵێن بێگومان کاتێک کە بەتاڵە بارستایەکەی کەمە، کاتە بارنەگۆڕینەکە و پاڵپێوەنانیشی ئاسانترە. بەڵام کاتێک کە ئاوا پڕە و قورسە، کاتە بارنەگۆڕینەکەی زۆرە و گرانە، کاتە کێشەکە. بەڵێ قوتابیان هەرۆکو باسمان کرد بارستایی پەیوەندی بە
بارنەگۆڕینەوە هەیە گوتمان هەرتاوەکو بارستایەکەی زیاتر بێتن بارنەگۆڕنەکەی گرانتر و قورسترە و ناتوانین بە ئاسانی بارنەگۆڕنەکەی بیگۆڕین بەڵام ئەگەر بارستایەکەی کەمتر بێتن ئەوە بە ئاسانی دەتوانین بارنەگۆڕین تێدا ڕوو بدات و بیجوڵێنین یاخۆت بیوەستێنین بە ئاسانی بەڵێ وەکو دەبینن پوختەمان هەیە مادە دووڕەوشتی هەیە کە قەبارە بارستایە قەبارە بێتێ دەبڕی ئەو بەشایە کە تەنەکە داگیری دەکاتن ئەو دەتوانێت کوپێناسی بەکاربێنین یەکەی جیهان بە پێوانەی قەبارە بێتێت لە مەتر سێجا بارستایی بێتێ لە بڕی مادە لە تەنێکدا یەکەی جیهانی بە پێوانەی بارستایی گوتمان 3 جۆر بوو گرام میلیگرام کیلۆگرام بەڵام لە یاسای کێشەداتر کیلۆگرام بەکاردێتن کێش بڕی هێزی کێشکردنی کارگەری لەسەر تەنێک بارنەگۆڕنی ژوور پێناسەمان کە بێتێ لە ئارەزووی تەن بۆ هەبەر هەڵستیکردنی جوڵان لە ئەگەر وەستا بێتن یان جوڵان ئەگەر وەستاو بێت یان بەرهەڵستیکردنی تەنەکە بۆ گۆڕانی بڕی خراایەکە یان ئاراسەکەی ئەگەر جوڵا بێت پێداچوونەوەی کەرتی یەکەممان هەیە دەربرنێک وتە دەربارەی پەیوەندی نێوان چەپەکانی قەبارە و ڕووی کەوانەیە واتە پەیوەندی نێوان قەبارە و ڕووی کەوانەیە چییە دەڵێن بەهۆی ڕووی کەوانەیەوە قەبارەی شلەکان دەتوانین بە وردی بپێوین مەبەست پرسیاری دووە مەبەست لەمانە چیە بارستایی کێش بارنەگۆڕن ئەوە دەتوانین پێناسەکان باز بکەین تێگەیشتنی بیرۆکەسەرەکەکان پرسیاری سێەم کام لەمانە مادەن تۆز مانگ کەلافەیەکی قێش هەموو ئەمانەی سەرەوە دال وەڵامە ڕاستەکەی هەموو ئەمانەی سەرەوە چوارەم لولەکی پلەکرا یان سلندەر بەکاردێنرێتن باسمان کرد بۆچی بۆ پێوانەکردنی قەبارە و پرسیاری پێنجەم قەبارەتەنێکی ڕق مادەی ڕقەکان دەپێوێتن بە یەکەیتی ئەلف لیتر بە گرام جیم سانتیمەتر سێجا دال هەموو ئەوانەی سەرەوە گوتمان قەبارەی ڕقەکان دوو جۆر بوو یان مەتر یان سانتیمەتر سێجا بەڵام لە هەمجارنەکانی یەکوانە تەنها سانتیمەتر سێجای داوە کەواتە وەڵامی جیم ڕاستە سواری شەشەم بارستایی دەپێوێتن بە یەکەی گوتمان لیتر سانتیمەتر نیوتن یان کیلۆگرام گوتمان بارستایی بە کیلۆگرام دەپێوێتن واتە وەڵامی دال ڕاستە بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەیە ئەوڕۆمان بوو بە هیوای تەندروستێکی باش و لەش ساخت ئینشاڵڵا بەیەک دەگەینەوە لە وانەیەکی دیکە کاتێکی خۆش